رب اغفر لي ولوالدي ولمن دخل بيتي مؤمنا وللمؤمنين والمؤمنات ولا تزد الظالمين إلا تبارا اللهم آمين. پێشەچی داواکارین لە خوای پەروەردگار کە لە گوناهی هەموو لایەکمان خۆش بن ئینشاء الله و تەمەنی هەموو لایەکمان پڕ لە خێر و بەرەکەت بکات ئینشاء الله لۆ خزمەتی دینی خوای پەروەردگار و ئەوانەی دۆستان و عاشقانی ڕێی خوددا و ڕێی ئیسلام و ڕێی پێغەمبەری خۆشەویستن صلی الله عليه وسلم. میوانانی بەڕێز و خۆشەویست بە خێراتنێکی پڕ بەدڵی هەموو لایەکتان ئەکەین ئینشاء الله لە مامۆستایانی بەڕێز و خۆشەویست لە باوکان لە دایکان لە قوتابیانی بەڕێز و خۆشەویست کە ئینشاء الله پابند بن بە گوێڕاگرتن ئینشاء الله لە ئەو چەند فەرمودەیانی خوای پەروەردگار کە لە خزمەتداندا ئەخوێنینەوە ئینشاء الله و هەروەها سوپاسی خوای گەورەمان ئەکەین کەوە لە ڕۆژی جومعەدا کە ڕۆژێکی پیرۆزی گەورەیە و ئەنجامدانی فەرزێکی خوای پەروەردگارە کە وتاری جومعە و جەماعەتە و هەروەها کە لە ناو جومعەشدا جارەکەدی بەخشین دەست پێ بکاتەوە ئینسان خوا ئەو ئیمکانیاتە و هەم ئیمانی پێ ئەبەخشی و پێی ئەدا و هەم ماڵی پێ ئەبەخشی وەکو مامۆستای بەڕێز و خۆشەویست پێشی من ئیشارەتی پێکرد کە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی ڕۆژگارێک بوو لەوانەیە هەر جێگە و ڕێگەی هەنەبووبی یان ناودەنگمان وەکو پێویست هەدیار نەبوو. سوپاس بۆ خوای پەروەردگار کە ئەلعان بوویتە ماڵێکی گەورە تەواوکەری بەشێکی مزگەوتە تەواوکەری بەشێکی حوجرەیە تەواوکەری بەشێکی خزمەتی قورئانی پیرۆز و سنەتی پێغەمبەری نازدارە صلی الله عليه وسلم. پێم وایە بەو شێوەیە جوانین ڕاستە و چەپەی ئینسان کوچاکەلۆی ئینسان کوچاوی ڕاستە و چاوی چەپە هەردووچیان تەواوکەری یەکدینە. دینداریکردن و بەڕێوەبردننی ئەم پێویستیاتەشکە لەو دینداریمان پێویستە هەردووچیان تەواوکەری یەکدینە. وابزانم لەوانەیە سێ تەمەن لێرە ئامادە بن واتە تەمەنێکی کامر تەمەنێکی مامناوەنجی تەمەنێکی زۆر گچکە لە ئیبتیداییەش گچکەتری تێدایە لەبەر ئەوەی خۆشی مناسبە و بەرفراوانی ئیسلام لەوەدایە کە ئینشاء الله جێی هەموو تەمەنەکانی تێدایە کە ئەوانیش پێیان دەگوترێن نەوەی نوێ گەنجی دواڕۆژ گەنجی خزمەتکاری ئیسلام لە سەدری ئیسلامدا لە هاتنی بانگەوازی پێغەمبەری نازدارە صلی الله عليه وسلم بدایەتی ئیعلانکردنی دینی ئیسلام پێغەمبەری نازدار لە مەکەی پیرۆزەوە 33 گەنجی تێدا بووینە بە پلەی یەکەم کەوا بوونە 30 ژمارەیان بەرەوسەر ڕۆیشت. ئەوجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی پێکرا بە ئاشکراکردنی بانگەوازەکەی کەوا بوو تەمەن و حتا لە پێشی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم تەمەن قیمەتێکی زۆری هەیە لە گۆڕینی جاهیلیەت بەرەو ئیمانداری و چاکە و چاکەخوازی. ما أريد إلا الإصلاح ما استطعت كابو چاکە و چاکەکاری بریتی نییە لە بەس وتارش بەتەنێ بەڵکم ئینسانەکان پێویستیان بە ژیانە پێویستیان بە جلکوبەرگە پێویستیان بە سوکنا و خانیە پێویستیان بە پارەیە کەوابوو ئەمەی بەتایبەتی سینفی دایک و باوک بە پلەی یەکەم و سینفی قوتابی کە ئەمانەتی ئێمەنە هەوڕۆ وەکو عەقڵ و شعور و کەماڵ ئینسان دایک و باوک بە پلەی یەکەم واجباتی زیاترە لە منداڵ. شەباب و منداڵ چاوەڕێی دەستی دایک و باوک و زبانی ئەکات بزانی چیلۆ ئەکا چی پێ ئەدا وە چیلۆ ئەرێ تەماشەکەن چونکە ئامانجی خودبە لە 7 ڕۆژدا خۆشەویستینە لەوەیە کە ئینسان لەو 7 ڕۆژانە لەوانەیە غەوغای دنیا مەشغولیەتی دنیا کار و کاسبی دنیا وای لێ بکاتێ لە زیکری خوا لە تاعەتی خوا لە مەوزوعی قیامەت لە مەوزوعی مردن بێهاگا ببی. بەڵام نوبوونەوەی نوێژی جومعە وتاری جومعە لە گەرمان دووبارە ئەبیتەوە لە تەمەنی ئێمەدا نیشانەی ئەوێ شەحنبوونەوەی ئیمانمانە. ئاەتی یەکەمیان کە خزمەتتان داینە لە سوورەتی بەقەرە لە بیدایەتەکەی خوای پەروەردگار کە مەدحی کتابی خۆی ئەکات أفرمي بسم الله الرحمن الرحيم ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون. كلام إخوة سبحانه وتعالى هەندێک لە سنەتی خوددا وایە لە قورئانەکەیدا جاروێ بە نون دەست پێ ئەکا جاروێ بە ئەلیف لام میم دەست پێ ئەکا جاروێ بە حامیم دەست پێ ئەکا کە ئەوە عیلمی قورئانی پێ ئەگوتێ دەبی ئینسان زۆر ئاگادار بیت ئەم حرفانی لە بیدایەتی قورئانی پیرۆزدانان نهێنیە کە لە بینی خوای پەروەردگار و پێغەمبەری نازدارمان صلی الله عليه وسلم. خوای پەروەردگار ئەفەرمێ ئەم کتابەی کە نادیتمە خوارێ لەو پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم گومانی تێدا نییە کە کەلامی خوایە دەستی جن و ئینس نایگەتێ واتە ناتوانن تێشی بدەن ناتوانن تەحریفی بکەن ناتوانن گۆڕانکاری بەسەردا بینن تا ئەو کاتەی قیامەت داتەهێت و ئەمانەتی ئەم دینە و ئەمانەتی ڕوحی ئێمەش تەواو دەبێتەوە دەچینەوە خزمەت خوا سوبحانەهو وتەعالا.
ئەم قورئانە هەر وەکو خۆی دەمینی و گومان تێدا نییە مایەی هیدایەتە لە ئەو کەسانێکەوە لە خودا ئەترسێن و متەقین و پارێزگاری ئەکەن لە گوناح و تاوان خۆیانە پارێزن و خۆیان بەشتی جوان و چاک ئەڕازیندەوە کە هاوێرکردنی حەرام و حەرار ئیمان و کوفر کە ئەوەش دەرسێکی تایبەتە چونکە خۆشەویستینە عیلم بوون بە ئیمانداری کووە و جۆرەکانی کوفر کووە علمی واجبە علمی سنەت نییە هەرچەندە وەکو مامۆستا لە ڕۆژی جمعەدا ئینسان مامۆستا لە جمعەدا ماندیە خەرچی دیش ماندیە بە تایبەتی لە سعاتی کە خوتبەی ئەدەین هەتا وەکو بەرەو عەسریش هەمومان لەوانێ بەعام پێویستمان بە ئیسراحەت بووبی بەرام سوپاس بۆ خوای گەورە هەوڕۆ ئەمەش ئەو هەندە خەوەمان ئەکەینەوە بەخشین جارەکە دیکە لە خزمەتەن گۆی بەڕێز و خۆشەویست کە زەخیرەیەکی دیکەمان لۆ قیامەت زیاد بکەین کە بەشێک لە بانگەوازی ئەو دینەی بەرەو پێشتر ببین بە تایبەتی ئەم جیلە نوێیی کە لە خوێندندایە کە قوتابین جا یەک وەسەتی گچکۆکەش لە برای خۆتان وەرگرن کە وەسەتەکە خۆی گەورەیە بەڕام من وەکو گسکە لە خزمەتتان باسی ئەەکەم واللهی هەر ملەتێک هەر قەومەک بێوێ بەرەو پێش بڕوات بەرەو سەرکەوتنی باش بڕوات بەرەو دەستکەوتی باش بڕوات دەبیە ئاگای لە گسکە و گەورەی ئومەتی خۆی بیت ئەگەر وانەبی هەمویان گورخوا هەم خۆی دۆڕاو ئەبی پەنا بەخوای گەورە هەم ئەو ڕێعەتێ لە بەدەستدایە گورخ خواردی ئەبی جابزانە گەورەی ئەم دینە جوانەی لەوەدایە کە ئەمەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر بناغەی ئیمان سەرچاوی هەموو ئیشەکانمان لەوە دەست پێ ئەکا ئیمان و تەقوا خوای پەروەردگار لۆ گەورەی ڕوونکردنەوەی متەقیەکان و پارێزگارەکان چینە سیفەتیان چەندە و چنە لەم ئاەتە جوانەی بەو شێوەیە هینایەتی ئەفەرمی الذين يؤمنون بالغیب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون ئەوانەی باوەڕیان بە غەیب هەیە زانایان ئەفەرمن كل ما لم يقبل المشاهدة في الدنيا فهو غيب هەرچی لە دنیا توانای دیتنی نەبی ئینسان نەتوانی بیگەتێ و بیزانی بەوە دەگۆترێ غەیب و هەروەها مردن لە پێشچاوی ئینساندا هەندێک سیفاتی دیارە بەڕام لە ئەسڵدا ئەسڵی مردن کاری خوای سبحانه وتعالى داهاتنی قیامەت ئیشی خدای سبحانه وتعالى ئەو داتێنی و شێوازەکەی هەندێک سیفاتی لۆمە باسکراینە بەڕام بورکانە گەورەکە و لێدانە گەورەکە و مردنی ئەو خەڵکە و حەشر و حیسابی ئەو خەڵکەیە ئەمە بەشێکە لە غەیبیات و هەروەها خوای پەروەردگار فەرمووی سیفەتی ئەوانەی کەوا متەقینە و خدا ناسشن ئەوانە نوێژ بۆ خوای گەورە بەڕێک و پێش و بەساچی ئەنجام ئەدەن و لەوەی کە پێشم بەخشیون پێم داون و خۆراکە لۆ خۆیان لە پێناوی خوای گەورەدا ئەی بەخشن و ئینفاقی ئەکەن و بەخشینی تێدا ئەکەن کەوابوو ئەمەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای ئەوەی بووینە ئیماندار دوای ئەوەی باوەڕمان بە ئەساسی ئیمان و ئیسلام تەواو و ڕێکوپێک بوو و باوەڕمان بەو غەیبیاتەش هەیە کە هێشتا لە پێشچاومان نییە و بەڵام دات هەیە کە قیامەت و مردن و حەشر و قەبر و لێپرسینەوەیە نوێژەکانشمان لە خوای پەروەردگار ئەنجامدا لەوەیش کە خوای پەروەردگار کردیتە خۆراک لۆمان ئامادەین بیبەخشین بەو کەسانێکەوە مستحەق و پێویست و هەژارن و خوای پەروەردگار بە شێوەی واجب ئەو جارەی پێمان ئەفەرمێ لە ئاەتی 195 هەمان سوورەت وأنفقوا في سبيل الله ولا تلقوا بأيديكم إلى التهلكة وأحسنوا إن الله يحب المحسنين ومدوارم إن شاء الله باش تركيز بكنا سرجي قساكردن و جيربون بتابتي خزان من داري قسكوكا تركيز بدنا سرجي قساكردن و آمادي جوراگرتر بين إن شاء الله لو أوي أم فرمود جوانانا سودي لور بگين إن شاء الله وقازان زي لي بكين خواي پروردگار أو جاري بشوي بخشين بشوي أمر بشوي واجب أفرمي ببخشن لوي كي خواي پروردگار بي بخشون لپيناي خوادا لپيناي خوا هم غزاء أجريته وجهاد لپيناي خواي پروردگار وهم مزقود وهم رقوبان أو جيران محتاج وفقير وقردار هم في سبيل الله أقوتري برام راست كلمة كلوي وابا شوي تجشتي هاتيا كإنسان معناه سر بخولو دانا نبتني بس بري جهادا يان بس فقير وفقار كان نا جاربي خوي پروردگار لقرآن دا زور آياتكاني بشوي عام دنيا فرمي فاستبقوا الخيرات مسابقة بكن لو كاري خير لو خير كان كأبو السلام بخوي خيره بخشين بخوي خيره قصي بخشين خيره روخوشي خيره پیغمبر نازدار صلى الله عليه وسلم فرمي اطلبوا الخير عند حسان الوجوه داوي خير وتاكب كن لو كسانك روخوش وجوان ونورانين سبحان الله كأبو ديارة ديتني إنساني مسلمان بخوي بركته ديتني إنساني مسلمان تجهستان ودانشتي لبرس ذكيل وخواي جورا سيماهم في وجوههم من أثر السجود
لەبەر ئەوەی دیتنی ئینسانی مسلمان خۆی بەرەکەت و نور و خێرە و لەبەر ئەوەشە پێغەمبەری نازدە ساڵسم فەرمێ داوای خێر و چاکە لە چێ بکەن لە ئینسانی خاوەن ئیمان و بەرەکەت و چاکە و چاکەخوازی ولا تلقوا بأيديكم إلى التهلكة چونکو مار بەدەست پێیا ئەبی دوای بەرەکەت و قدرەتی خوا سبحانه وتعالى خوا فەرمێ بەدەست و خۆتان مێخنەوە ناو هیلاکەت چونکە لە سەردەمی پێغەمبەری نازدە صلی الله علیه وسلم خۆ کافرەکان شتیان ئەبەخشی بەڵام بەخشینەکە ئەبەوە حەسرەت لەسەریان ثم تكون عليهم حسرة ثم يغلبون كلا سورة أنفال لا بدرجي هاتيا أفرمي كافركان ماري خوان زور صرف أكن لبناوي أوي ديني خوا سر نكوي ببيت كوسب وصد لسر ديني خوا وبرنامج خوا سر نكوي أم جميلة نزيكترين كسي بيغمبري ناس دار بالصلاة والسلام تلكم مشرك بو كافر بو خوي تبارك وتعالى فرمي خسارة من بخوبة أبو لهب تبت يد أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد خو كسبة ما عندي بونا برام خيري لنا بسكو إيماني تكدانيا چونکە إخلاصي تكدانيا چونکە لبينا إخوة بخشيني تكدانيا أدي أجر هموت لساك بكار هنا هر هم دستكت بالبركة بن أرزو آوت بالبركة خوشي أبي دوست وأحباب ومحبة وخوشويستي دان لبيني دا درست أبي لبابي بخشين دا خوشويستينا حديث فرمودا طبعا قال لك زورا حتى على شريعة الإسلام دا لبابي فقه كي وقر تماشي بكيني زكاة در سنة نية وشيل بقري له زكاة حتى بخوي طاقته زكاة بخو له فقير وفقارة كي ببا سنة نية زاناني شرع أفرمون كابراي مزكي أو زكاة أدا أو أبخشي بخو هستي اشتكي ببخشي له فقير كي ببا لو أو وظيفة ودرب كويكات وعبدي خداي قوري ومغرور نابل روي نفسيه وأو فقيري ما رشد لي ور أجري حسب زعيفي خويناك أو دعاء خيرت له أكا خوش تويست معنا فرمي صلى الله عليه وسلم من قال لأخيه جزاك الله خيرا فقد أبلغ في الثناء أو يقولتيا برای أخوي خوشويست أخوي كشتشي بيه أبخشي أبي خواي پروردگار پاداشت بداتوا پیغمبر في مصاصم كاريشي زور باشي كرديا باشترين صوابي دايتو قبل جزاك الله خيرا خواي پروردگار پاداشي چاكت بداتوا بباشترين شيوا وفرمي ولا تلقوا بأيديكم إلى التهلكة مار هوكار لو كإنسان بيلنا وبتي خلق خوا ماري بيدايا بشتشي ثروت و سامانی زۆرە دۆلاری زۆرە دەفتەری زۆرە قەمەرەی زۆرە سیارەی زۆرە خانی ڕوکنی زۆرە بەڵام ئیستیفادەی لێ یەکەن لەبەر چ لەبەر ئەوەی ئەو تام و چێژەی کە خوای پەروەردگار لەگەڵ ماڕە ئەداتە ئینسان ئیمانەکەی دەگەدانیە لەوە لە شێوازی ئیمانە بەکاری ناینی دائیمەن ماندیە دائیمەن تەعبان و مشەقەتە ئەو ئینسانەیە و ماڕەکەش وای لێ ئەکاتێ لە زیکری خوای بێهاگا ئەکا لە نوێژ بێهاگا ئەکا هەر مارەکەش وای لێ کردیێ زیکری خوای لەبیر بردیەوە لا إله إلا الله لەبیر بردیەوە نوێژی لەبیر بردیەوە معنی ئەو ماڕە ماڕەکی حرامە بۆ بزانە ئەو ماڕە ماڕەکی حرامە هەر مارێکش هاندەرت بوو لۆ ئەوەی مزگەوتی پێ ئاوادان بکەوە دەستی فەقیر و فەقاری پێ بگرێ ئیشی باشی پێ ئەنجام بدەیت بە شێوەیەکی گشتی بزانە ئەو ماڕە ماڕێکی بەرەکەت و ماڕێکی سەرکەوت و ماڕێکی باشە وخوای پەروەردگار فەرمی چاکە کار بن و چاکە بکەن خوای پەروەردگار ئەو کەسانی زۆر خۆش ئەوێکەوە چاکە کار و لە خوای پەروەردگار ئەو سیفەتە جوانیان لە خۆ دەین نەجێ کە محسینیەت و بەخشین و چاکە و چاکەکاریە ئەوجە خۆشەویستینە نمونەیە کولووە جێرمۆ لە ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم تا الان ڕاستەوخۆ تەرکیزم لەسەر بەخشین کرد بەڵام بزانە دایک و باوکش لای خوای پەروەردگار چەند گەورە و خۆشەویستە ئەو قوتابی خۆشەویستانەی کە ئینشاءالله دیاری وەرئەگرن و شتی قوتابخانە وەرئەگرن دەبی شکری خوای گەورەی زۆر بکەین و دوعای خێر لەو کەسە بکەین کە سەبەبی ئەم ڕێخستنەوە ئەو ماڕەیە بوو و شکری دایک و باوکی خۆشمان بکەین لە چاکەدا أن يشكر لي ولوالديك إلي المصير چونکە ئەمری خوا وایە ئەفەرمێ شکرانەی خوای پەروەردگار بکەن و شکرانەی دایک و باوکتان بکەن و سوپاسیان بکەن دەستخۆشیان بکەن چونکە دایک و باوک بەوە زۆر دەستخۆش ئەبی زۆر کەیف خۆش ئەبی کە ئەولادی خۆی بە سوپاسەوە ببینی سبحان الله چونکە لەو وەختەیدا زۆر حەز بە بەرەکەتێک ئەکا کە ئەو منداڵی چەند ساڵە چەند مانگە هەڵی گرتیە خزمەتی گرتیە خاوینی کردیتەوە جلک و بەرجی لێ گۆڕیە شەوان چەند شەو نەنووسێ لەبەری بەڕام ئەلان دەستخۆشی لێ کاتەوە و سوپاسی خوای لەسەر ئەکا ئەو دایک و باوکە زۆر بەوە بەختەوەر ئەبی زۆر کەی دڵی خۆش ئەبی سبحان الله یەکێک لە ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە سەردەمی مەککەدا ناوی سەعدە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی خۆشەویستینە ئەو بابەتەیەش لۆ ئەو باسەکەم لەوانەیە عنوانەکەم هەر کاتەکەم هەر ئەوەندە دەقەیە بیلۆی ئەوەکەم ئاخیر بابەت دایک و باوک حتى ئەگەر کافر بی ئەگەر مشریک بی لە ئەجریا دەرناچین ئاگادار بن لە ئیسلامە فێرە ئەو شتە جوانەیە ئەبین سەعد یەکێکە لەو سەحابە بەرەزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەری دایکم کافر بوو گوتی والله مادام مسلمان بووی طبعا ئیمانی بە پێغەمبەری هینا صلی الله علیه وسلم سەعد گوتی نەنانە ئەخۆم
نە ئاوێ ئەخۆم نە ئەچمەوە بە سێبەر زۆر زۆر ئاگاو لەو فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەعەد زۆر تەنگاو بوو زۆر عاجز بوو باشە دایک زۆر خۆشەویستە جارێ 9 مانگ هەری گرتیا دوای ئەوە والوالدات يرضعن أولادهن حولين كاملين 2 ساڵی تەواو دەگرتدایە 9 مانجی حمل و دوای ئەوەی 2 ساڵی شیردانش زۆرەکە ئەکا 30 مانگ ئەکا 2 ساڵ و شتێک 2 ساڵ و 8 مانگ ئەوە جارێ هەر لە سغەری لەوەی کە خۆت پێخاوی نابی تۆ دایک و باوک ئاگای لە تووە لەبەر ئەوەی لە بەستیترین چشت ئەترسی ئەگەر دایک و باوک لە گەردانە بنێت نەتیین تۆ ژێر سێبەری خۆت بەرە سەعەد ئەچتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی یا رسول الله حاڵەتی زۆر تاریک حاڵەتێکی زۆر ناڕەحەتم لێ ڕوودا فەرمووی چییە فەرمووی دایکم وعدی دایە ئیلا کافر نەبمەوە مشریک نەبمەوە نە نانە بخوا نە ئاوێ بخوا نەبشتیتەوە بە سێبەر مەکەش زۆر گەرمە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی ئەزانن چ بکە ئەی سەعەد خوا چ فەرمانمان پێکا فەرمی چ فەرمی بڕۆ نانی لۆب بە ئاوێشی لۆب بە سێبەرێکشی لەسەر دروستکە ئەوەیە ئەجری دایک و باوک خۆشەویستی نە مشریکشە پێغەمبەر ئەمری پێکا ئەی سەعەد بڕۆ نانی لۆب بە خواردنشی لۆب بە سێبەرێکشی لە هەنداو دروست بکە چونکە دایکتە کە چوو سەعەد ئەم مەشهەدەی پێغەمبەری ڕاستە و خۆل و دایکی جێڕایەوە و هەم نانی وێ بوو هەم ئاوی وێ بوو هەم سێبەریشی لۆ کرد گوتی چ ئەکە ئەی سەعەد خۆ من مشریکم و ئەتوو مسڵمانی ئیمان بە محەممەدی ناسەڵ خەریکی چی وەڵای گوتی دایکە نانت لۆ دەهینم ئاوشت لۆ دەهینم ئەوە ئامادەمە سێبەرش لۆ بکەم گوتی چێ پێی گوتی گوتی محەممەد صلی الله عليه وسلم گوتی یعنی قائیدەکەت ئەو هایە مامۆستاکەت ئەو هایە ئەوەی ئەمە چەند ساڵە پێی دەڵێن ساحیر پێی دەڵێن کاهین پێی دەڵێن هەڵگەڕاوە لە دینی باوک و باپیری ئەو ها ئەمرت پێەکە نانم لۆ بینە ئاوشم لۆ بینە ئامادەی سێبەرشم لۆ بکەی فەرمی بەرێ فەرمی هەستە بمگەینەکەن خزمەت ئەو پێغەمبەری صلی الله عليه وسلم بەرە سەعەد بە دایکەوە هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و دایکەکەشی مسلمان بوو ئەوجا خۆشەویستینە نمونەی زۆر لە ئیسلامدا لە ژیانی سەحابەکانی پێغەمبەری نازداردا صلی الله عليه وسلم زۆرە لە ژیاننامەی ئەم مەردە خواییانە و ئەم مەردە خواناسانە زۆرە هەر ئەم سەعەدە خۆشەویستە کافرەکان ئەو هەندە ئەزیەتی ئەدەن و مشەقەتی ئەدەن لەناو حەسیردا ئەیپێچنەوە لولی ئەکەن و سەرابن بە هاوای واکەن ئاگرشی لە بن ئەکەنەوە بەجێشی دێرن لەسەر ئەوەی کە ئیمانی بە خوددا و پێغەمبەر هینایە صلی الله عليه وسلم بە ئیسلام هینایە بەڵام پشێمان نابیتەوە خێرخوازێک مسلمانێکی دیکەتە هێلەی ئەکاتەوە ئاگرەکەشی لە کللا ئەبات و خوا ئەیپارێزی لەو ناڕەحەتیە و لەو مشەقەتەیە دووبارە و سەدبارە داواکارم لە خوای پەروەردگار کە ئەجر و پاداشتی ئەو خێرخوازانەیە بدەتەوە کەوا دەستی یارمەتی و زەکات پێویستیاتیان لە قوتابیانی بەرز و خۆشەویستی ئەنجومەنی خەلیفانی کۆمەنی ئیسلامی و ناحیەی خەلیفان بەگشتی و دەوروبەری و هەر لە دۆری ئارانە و هەتا سەرچیا و هەتا هەموو گوندە خۆشەویستانەی کە لە ناحیەی ئێمەوە نزیکن لە ئەنجومەنی خەلیفانەوە نزیکن کە ئینشاءالله زیادە فەزڵ و زیادە ئەجر و خێرێکی زۆرتان و دەست ئەکەوی لەوەی کە ئێرە و مزگەوت ئەمە توانین تەواوکەری یەکدینە ئەگەر ئێرە زەعیف بوو بەخوای لایانی مزگەوتشمان زەعیفە بی ئەگەر مزگەوت زەعیف بوو ئێرەش نامینی ئومێدەوارین هەردووچیان ڕاستە و سەپەی ئێمەنە لۆ خزمەتی دینی خوددا هەتا بە لیقای خوای گەورە شاد ئەبینەوە ئینشاءالله سەربەرزی دنیا و قیامەت بن دووبارە و سەدبارە ئەنگۆش بەخێر بن سەرچاومان ئینشاءالله و موفەقی دنیا و قیامەتان لۆ ئەخوازم خوای پەروەردگار سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتان بکات والسلام عليكم ورحمة الله وبركاته